تۆری دومدا باس لەوە دەکەین کە بە شێوەیەکی گشتی کاتێک کە ڕۆژەوانان مسلمانان بە ڕۆژوو دەبن ئەو کردار و ڕفتارانێکی پێویستە ئاگایان لێبێت چیەوە یاخود ڕۆژوو چ کاریگەریەک لەسەر کردار و ڕفتاری ڕۆژەوانان جێدەهێڵێت ڕەنگە هەندێک کات تەنها بە ڕۆژووبوون برسیبوون ئاو نەخواردنەوە ئەمە نەبێت تەمایی ئەوەی کە ڕۆژوەکە تەواو قبول بێ لە پاڵیا چەند کردارێکی تر هەیە کە پێویستە و کەسانی زمانیان بە ڕۆژوە جێبەجێ بکەن تاکو ڕۆژەکەیان بە تەواوەتی قبول بێت لە کورتێکی ئەپرسین فەلسفەی ڕۆژووکردن چیە و چ کاریگەریەک لەسەر ڕفتار و کردار بەجێدەهێڵێت تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز مامۆستا ئومێد عومەر باوەمەردەی کە بەڕێز زانای ئاینی لە سوودی بەیانی کورسات نیوز میوانن مامۆستا سپاس بۆ ئامادەبوون بە خێراتی زۆر سپاسی جەنابتانەکەم ئەگەر بپرسین فەلسفەی ڕۆژووگرتن چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين لناخي دڵمەوە پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە گشت مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بەگشتی دەکەم یاخوا مانگی خێر و خۆشی و برایەتی و لێبوردن بێ بۆ گشت لایەکمان فەلسفەی ڕۆژوو لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بۆ ئەوەی ئینسانی مسلمان یەکەم پاک بێتۆ لە تاوان یانزە مانگ کە دوور بووە لە خواپەرستی و کەم و کوڕی هەبووە بەم مانگە خواپەرستیە خوای پەروەردگار دەرەجەی بەرزەکات وکو لە ئاەتەکەشدا ئاماژەی پێ دەکات يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون خوای پەروەردگار بانگ لە ئیمانداران ئەکات کە بە ڕۆژوو بن وەکو چۆ لەسەر گەلانی پێشووتر ڕۆژوو فەرز و واجب کراوە هەتاکو ببن بە کەسێکی متەقی واتە ئینسانی مسلمان لەم مانگەدا بە خواپەرستی و نوێژ و ڕۆژ و تەراویح ئەگاتە دەرەجە و پلەیەکی باڵا لە ئیمانە ئەمە یەک خاڵی دووهەم پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم مژدە دەدا و دەفەرمێت من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەسێک مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ بە ئیمانێکی تەواوە بە تەمابوونی ئەجر و پاداشتی خوای پەروەردگار خوای پەروەردگار لە هەشی تاوانەکانی ڕابردوو هەیە خۆش ئەبێت خاڵێکی تر بۆ ئەوەی کە ئینسانی مسلمان هەژارانی لە کۆمەلگا لەبیر بێت تەنها ژەمێک بۆ خواپەرستی و عیبادەت بۆ ئەوەی کە خوای گەورە لێو ڕازی بێت ئەی کەسێک کە هەژار و داما و بەشخوراوە ستەمی لێکراوە لە کۆمەلگادا نابێ ئەم هەژارە بزانێ بێ بەشکراوە یعنی ئینسان کە برسی بوو ئەو کاتە هەژارەکان ئەوانەی کە سەرمایەدارن خوای گەورە ناز و نیعمەتی زۆری پێداون بۆی هەژارەکانیان لەبیر بێ لە دێوەزمەی هەژاری و داماوی ڕزگاریان کە خاڵێکی تر بۆ ئەوەی ئینسانی مسلمان بە خۆیان بچێتەوە ساڵانە ئینسانی مسلمان مەوسیمێکە کە بریتێ لە خواپەرستی و ڕۆژوو فەلسەفەکەی ئەوەی ئینسان بە خۆیان بچێتەوە لە کەم و کوڕیەکانی بکۆڵێتەوە ئەگەر چاکە چاکتر بێ ئەگەر گوناح بارە یا کەم و کوڕی هەیە خۆی باش بکە ڕۆژوو بەگشتی فەلسەفەی زۆری هەیە بەڵێ دیارە لە پاڵ ئەوەی کە چەندین فەلسەفەت باس کرد کە تایبەتە بە ڕۆژەوانان و پێویستە هەر ڕۆژەوانێک بتوانێت و کردارانە جێبەجێ بکە کۆمەڵی کردداری تر هەیە کە پێویستە ڕۆژانە ڕۆژوانان جێبەجێ بکە یەکێک لەوانە کە باست کرد با بڵین ئاگا لێبوونی هەژارانە بڵێ ئەمە چه حکمتێکی تایە کاتێکە لە ڕێگەی ڕۆژوگرتنەوە فێری ئەو سیفەتە جوانە دەبیت کە ئاگات لە هەژاران بێت کاتێک کە ئینسان مسلمانە یا کەسێکی سەرمایەدارە زۆر لە ناز و نیعمەت و خۆشگوزەرانیە ئەژی ئەم کەسە زۆر جار ئاگای لە کەسانی هەژار نامێنێ بەهۆی سەرقاڵی بە بزنس و کاری بازرگانیەوە یاخود وە ئەزانێ هەموو کەس خۆشگوزەرانە بەڵام کە خۆی برسی بوو ئەڵێ من تەنها ژەمێک لە ڕۆژان ناخۆم ئەی کەسێک بەردەوام ژەمەکانی لە مەترسیدا بێ نەبوو بێ نەخۆشی درێژخایەنی هەیە کاسبکارێکی نییە کرێچیە باری دارایی زۆر باش نییە ئەو کاتە واقعەن لە حاڵی ئەوە ئەژی یعنی ئەوە نییە کەسێک بێ بۆی باش بکە سێکە خۆی برسێتەکە ئەبینێ تونێتەکە بینێ کە چەند ساتێکی کەمە ئەی کەسێک بەردەوام لەو ژیان نابژی دیارە زیاتر بیری ئەکەوتەوە واقعەن لە حاڵ ئەو کەسەتی ئەگات لە معاناتی ئەزانێت بەڵێ جگە لەوەی کە ڕەمەزان دەرفەتێک دەبێت بۆ هاوکاریکردنی هەژاران هاوکات دەرفەتێکیشە بۆ بەخۆداچوونەوە بۆ ئەوەی کە ئەگەر پێشتر هەندێک کردداری هەڵە هەیە دوور لە ئیسلام کراوە بۆ کردارانە لا بچینەوە ڕەمەزان چۆن دەرفەت بۆ ئەمە دەرەخسێنێت یەکەم شت ئینسان کە بە ڕۆژوو ئەبێ لە عیبادەتێکی دوور و درێژە نزیکی 7 سەعات ئینسان لە خواپەرستیە سەگە نوێش کە عیبادەتێکی زۆر گەورە ئەوش هەر ڕوکنێکی ئیسلامە ئینسان چەند دقەیەکە لەوان 10 دقە نوێژە زۆر درێژ بێ چارەکە بخیانێ بە هەمووی 20 دقە و بەڕی
بەڵام ئەم حەڤە سەعات ئینسان لە خواپەرچێ هەر هەناسەیە کە ئەی خوای گەورە بە عیبادەت بۆ تەنووسی ئەمە یەک. دووهەم ئینسانی مسلمان کە بە ڕۆژوو ئەبێت ناخی زندوو ئەبێتەوە، هەز ئەکات بە ئەوەی کە سڕێکی بینی خۆی و خوایە. ئەم ڕۆژووبوونە تەنها خۆی و خوای پەروەردگار جەل لە جەلال ئەزانێ ئەم کەسە چۆنە. یعنی عیبادەتێکە دوو لە ڕیایە، عیبادەتێکە کە ئینسانی مسلمان ناخی بە ڕۆژووە، چاوی بە ڕۆژووە، ئەبێ ویژدانیشی بە ڕۆژوو بێ. کەسێک دوکانارە، کەسێک سەرمایه‌دارە، کەسێک کاڵە و کەلوپەل و پێداویستیە فرۆشێ، زۆر جێی داخ و ئەسەفە لە بۆنە نەتەوەیەکانەوەکو جەژنی نەورۆز یا لە مانگی پیرۆزی ڕەمەزان یا لە دوو جەژنەکەی ئاینیدا سیرەکەی شتومت گرانە بێ. بەڕاستی ئەمە زۆر جێی داخ و ئەسەفە هەر کەسێک کەلوپەل بفرۆشێ، خواردەمەنی بێ یا هەڵی بگرێ بۆ گرانی لە نرخی خۆی زیاتر بێ لە ڕووی شەریعەتی ئیسلام و گوناحبارە. ئەگەر و سەرەوەتی هێشێتی لە کاری خێری شاسەرفی بکە هەر گوناحبارە و حەقی ئەو هەژارە نەخوا. چکار لە ڕاستی ئەستێ دەکەینە بینی ئەوروپا لە کاتی سەری ساڵە هەموو سۆپەرمارکێتەکان نرخەشکەین. ئەبێ ئەسڵی ئیسلامیش ئەوەیە، ئەسڵی ئیسلام و ئینسانی مسلمان خێرێکی کەم کاتە سەری ویژدانی هەبێ لەم مانگە، نەک بەو شێوە کە زۆربەی شتەکان بەهۆی بەهار و سەیران و مانگی پیرۆزی ڕەمەزان و ئەمانە بقۆزێتەوە گۆشت گران بووە، کەلوپەلیتر گران بووە، ئەمە جێی داخ و ئەسەفە یان زۆر جار سوتەمەنی گرانەکەن. تۆ شتێکە کڕیوە پێشووتر نرخێکی کەمە پێداوە لە پڕ لە بەرزۆ بوو، ێ باشە تۆ بە هەرزان کڕیوتە. ئەم گرانیە احتیکارە لە باب احتیکارەوە هەڵگرتن یا گرانی ئیستیغلالکردنی بازار لە ڕووی شەریعەتی ئیسلام و هەر هەمووی حرام و گوناحبارە. هەر کەسێک بیکە خوای پەروەردگار لێ پرسینەوەی سەختی لێکە، چکەوە مافی هەژاران نەخوا، هەر کەسێکیش مافی هەژار بخوا ئەو بە ستەمکاردا ئەنێ ستەمکاریش لە قیامەتە خوای گەورە سزای سەختیە. بەڵام هەر کەسێکیش بە عەکسە و کۆمەڵی خەڵکی چاکە الحەمدولیلا لەم مانگا سەبەتەی خواردن هاوکاری هەژاران دەستگیرۆیی ئەەکەن، بە ئەنوا شێواز خێر و خێرات ئەەکەن. بەڕاستی ئەوانە خوای پەروەردگار پاداشیان تۆ. پێغەمبەری سەرۆرمانە فەرمێ هەر کەسێک بێتە هۆی ئەوەی کە مسلمانێ پۆشتە بکات و خوای گەورە لە قیامەتە پۆشتەیە کاتەوە، و هەر کەسێک بێت ئەوەی کە سفر و خوانێک بۆ ماڵێکی هەژار یا بێناز یا بێ باوکو دایک سێرەکە زۆر هەتیوە زۆر جار لێ قەوماوە، هەر کەسێک بێتە هۆی ئەوەی کە ئێوار ئیفتارێکان بۆ حازر کە خواردنێکی شایستە، ئەوە بەقەی ئەو ڕۆژوەوانە خوای پەروەردگار ئەجر و پاداشتی ئەنووسێ. کەواتە مامۆستا ئەگەر ڕۆژوانێکیش بە ڕۆژوو بێت و هاوکات دوکانار بێت لە پاڵ ڕۆژوە کشدا ئەگەر بابلین بە جۆرێک لە جۆرەکان نرخی کەلوپەل و کاڵەکانی بەرز بکاتەوە، ئەمە دەبێتە هۆکارێک بۆ بەتاڵبوونەوەی ڕۆژوەکە و قبول نەبوونی ڕۆژوەکەی؟ نە، ڕۆژوەکە خوای گەورە عیبادەتێکە ڕۆژوەکە قبوڵەکە ئەمە یەک. دوم بەڵام تاوانێکی تریشی ئەنجام داوە. تۆ ئێستا حەقێکی ئەم کەسێکە مادەم خوای گەورە سوپەرمارکێتێکی یاوە پێ یا کەسێکە بازرگانی ئەکا بازرگانێکی حەڵاڵ، چونکە ئەو کەسەی بازرگانی دەستپاکی حەڵاڵ بێ لەگەڵ پێغەمبەران هەیە، ئەجر و پاداشتی زۆر گەورەی هەیە. بەڵام ئەگەر بێ ئەوە گوناحێکە و ئەنجامی داوە ڕۆژەکەی دروستە، چکە ڕۆژ لەوانە لەو مەرجانە نییە کە ڕۆژوو بەتاڵەکاتەوە. بەڵێ باشە مامۆستا، هەندێک بابەتی دیکە هەیە کە لەگەڵ با بڵین بە ڕۆژووبوونە هاوڵاتیان تێبینیان لەسرە سرنجیان لەسرە. یەکێک لەو بابەتانەی کە باز دەکرێت لە کاتێکا کە یەکێک بە ڕۆژوو دەبێت ئەگەر بێت و کاتی نوێژەکانی دوا بکەوێت، ئەمە کاریگەری لەسەر با بڵین ڕۆژوەکەی وەک خۆی قبول نابێت. قسەی بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ نا ئینشاءالله و کەسێک کە نوێژی تەخیرە بێ نوێژەکە لە فەزلێکی گەورە دەستکەوتین بووی. نا نوێژ کاتی ماوەی بۆ نمونە ئێستا نوێژی نیوەڕۆ هەتاکو عەسر نزیکی 2 سەعات و نوێ زیاتر ماوێتی، نزیکی 3 سەعات ماوێتی. لەم 3 سەعاتە پێش ئەوەی کە کاتی عەسر بێ نوێژەکەی بکە خوای گەورە هەلێ قبوڵکە ئیشەڵا گوناحباریش نابێ ئەگەر عوزێکی شەرعی هەبێ. بەڵام باشتر وە ئین الصەلاتە کانت عەلی المؤمنین کیتابە موقوتە. باشترین پەرستشی خوای پەروەردگار نوێژەکانە و لە کاتی خۆشیدا ئەنجام بدرێ. بەڵێ مامۆستا، بابەتێکی دیکە لەگەڵ بە ڕۆژووبوونە بازەوە دەکرێت کابێ زۆرینی کاتەکان عیبادەت بێت. بەڵێ ئەمە پاداشتێکی زیاتر دەست دەکەوێت. بەڵام گوێگرتن لە گۆرانی بۆ نمونە چوون بۆ گەڕان، چوون بۆ پیاسە، ئەمە خێری ڕۆژوو کەمتر دەکاتەوە. بێگومان مۆسیقا و گۆرانی خلافی لەسەر عولەمانی ئیسلام. ئینسان کە بە ڕۆژوو باشتر وایە قورئان بخوێنێ یا ذکر بکە، هەندێک گۆرانیش ئینشاءالله گوناحبار نابێ بۆ شکڵە. با نڵێن گوناحکە گوناحبار ئەوەی حەدێکی لەسەر بێ، تاوانێکی گەورە نییە. و ئەو گۆرانە جۆری گۆرانەکەش فەرقەکە، ئەگە گۆرانێکی نیشتیمانی بێ یا گۆرانێک بێ شعر و ئەدەب بێ یا شعرێکی باڵا بێ یا باسی نەتەوە بکە بە شێوەیەکی جوان، ئەمە فەرقێکی هەیە. طبعا علەمای ئیسلام ڕحمەتی خوا لێبێ دوو جۆر ڕەئەیە. ڕەئێکە فەرمون مۆسیقا و گۆرانی مطلقە حرامە، هەندێکی تیژ ئەفەرمون تەپڵ و کۆمەڵی مۆسیقا هەیە لەوانە حەڵاڵە.
دیارە خلافی تیا بەڵام بەڵێ وەکوانەی سرودەکانی سامی یوسف شەهرامی مەنسووری ئەمانی کە لە وڵاتی خۆمانە کۆمەڵی سرودی ئاینی هەیە بەڵێ یا کۆمەڵێ گۆرانیش هەیە کە گۆرانەکە مانەکەی باشە بڵۆ نمونە مەسەری خالقی گۆرانێکی شعرێکە کە بەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە ئیشکالێکی تیانێ لە ڕووی شریعەتی ئیسلامەوە و هەندێک شوێ کە باسی نەتەوە و نیشتیمان و ئەوانەکە ئینشاءالله بە زۆرترین کاتی پێوە نەکوژێ والله ئەعلەم دروستە. دروستە. مامۆستا بابەتێکی دیکە هەیە لە ڕەمەزانانە هەندێک کەسەیە ڕۆژوو دەگرێت نوێژەکانی دەکات بەڵام بە جۆرێک لە جۆرەکان لە کاتی زەکات و بەخشینە بەو شێوەیە نیە کە داوای لێکراوە. دەڵێ ئەمە دەبێت بەیەکێک لە ڕەفتارەکانی ڕۆژەوانان؟ بەڵێ ئەم کەسە ڕۆژوەکەی دروستەوەکو ڕۆژەکەی چکە لە مبتەڵاتی ڕۆژوو نیە بەڵام ئینسان کە خوای گەورە ماڵی پێبەخشی ئەم ماڵەکەی لە زیادەیە کە گەشتە حەدی زەکات پێویستە هەژارانی لەبیر بێ چونکە خوای پەروەردگار ئەم ماڵە کە داوە بە تۆ ئەمانەتێکە و کاتیە و لە ژێر دەستی توایە و لەوە کە مردی و ماڵی تۆ نامێنێ بە میراتی یەک دوو ئەم ماڵە کە خوای پەروەردگار پێی بەخشیوی لە پرسینەوەی لەسرە سێ ئینسانێک با قاسە و کاسەیەکی پڕی هەبێ با سەدان هەزار دەفتەری هەبێ ئەگەر کەسانێکی دراوسێ و یا هاو نیشتیمانان و مسلمانان و برایان و خوشکانمان خراپ بژین کاغەز و پارە و ئاڵتون چ دەورێکی هەیە لە ڕاستی ئینسانی مسلمان پێویستە ناخێکی زند و وجدانێکی هەبێ پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم فەرمێت کەسێ بچێک یارمەتی ماڵێکی هەژار بات کە هەتیوبار بێت وەکو ئەوە وایە هەر لە بەیانی تا ئێوارە بە ڕۆژوو بێ شەوی جیادی کردبێت لە فەرمودەیەکی دروستدا دەفەرمێک و ئەم دوو پەنجە ڕەفیقی منە لە باشدا یعنی کەسێک تەنها لە بەرخوا یارمەتی کەسێکی بێناز و بێ باوکو دایک بە ئەم کەسە بێتە ڕەفیقی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی کە مژدەی بەهشتی تایە دووەم پلەیەکی باڵاشی هەیە لە باشدا. بەڵێ مامۆستا تایبەت بەوەی کە یەکێک لە فەلسەفەکانی ڕۆژوو سەبرگرتن و ئارامگرتنە بەڵام هەندێک کات ڕەنگە ڕۆژوگرتن لە هەمان کاتانە ئارامی تووڕەبوون ئەو بابەتانە بەدوا خۆی دابێنێ قسەی بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ وەڵاهی پێشەکەی من داوا لە هەموو ڕۆژەوانانی خۆشەویست دەکەم کە ئینسان بە ڕۆژوو بوو پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی دروستدا دەفەرمێگە کەسێک جوێنی پێدا پێ فەرموو ئینی صائم ئینی صائم من بە ڕۆژوم یەکەم با جوابینە دووەم ئەگەر لە مەجلیسێکای کەسێک تووڕەت ئەکا یا ئەو مەجلیسە کۆمەڵە قسەی تیاکرێ شیاو نیە بە جەنابەت پێم باشە ئەو مەجلیسە بەجێبێڵی ئەگەر دانیشتووی هەڵبسا بچۆ دەستنوێژێ بگرە و خۆلۆ مەجلیسە دوور بخەرەوە پێویستەوەی کە ڕۆژەوانە زۆر ئارامگر بێ و ڕۆژوو فێری ئەوەمانەکە خۆڕاگر بین تۆ لە خواردنی حەڵاڵ و ئاو کۆمەڵەشت خۆ گرتوتەوە و لە عیبادەتێکی زۆر گەورەشای چکە حەدیسی قودسیە خوای پەروەردگار جەل جەلال و دەفەرمێت الصوم لي وأنا أجزي به ڕۆژوو بووە منەوە من خۆم پاداشتێمەوە لە قیامەتا کەسێک هێنن زۆر تاوانبارە ئەم کەسە کۆمەڵی حەقی خەڵکی لایە شیاوی ئەوەیە کە خوای پەروەردگار عدالەتی خوای پەروەردگار کە ئەم مافانە بژێرێتەوە هەموو عیبادەتەکانی ترێن بۆ ستەم لێکراوە تەنها ڕۆژوو نەبێ خوای پەروەردگار فەرمێ ڕۆژوەکانی هی منە خۆم پاداشتێمەوە نوێژی زۆری سونەت چاکەی تری هەیە حەقی حەقانی خۆت ئەدرێ بۆ کەسە بۆی ئەوش پێێتە بەهشتەوە و خوای پەروەردگار بەهۆی ڕۆژوەکە ئەمیش کاتە باشتەوە زۆر گرنگە ڕۆژوانەکەم ئەو دایکە بەڕێزانەی یان خوشکە بەڕێزان کە لە ماڵەوە خواردن حازرەکەن ئەوان سێ ئەجریان هەیە یەکەم خۆیان بە ڕۆژوون دوم ئەجری ئیشکردن لە ماڵیانە سێم ئەجی ئێوارش کە ڕۆژەوانەکە لە ماڵ ڕۆژێک ئاش پێ هەر لەسەر خۆ بن یا ئەو کەسانی کە شۆفێرن یا ئەو کەسانی کە فەرمانبەرن لە دائیرەکانە خوشکان و برایانی زۆر ئەزیز و بەڕێز و خۆشەویستم لە هەموو شوێنەکانە خوای پەروەردگار لە ساغ و سەربەرز و سەرکەوتوی دنیا و قیامەتیان کە زۆر جار خەفەرە دکتۆرێکی بەڕێزە یا ئاسایشێکە یا پۆلیسێکە یا لە هەموو بوارەکاندا زۆر گرنگە لەسەر خۆ بن لێبوردە بن ئارامگر بن چونکە ئینسان کە تو ڕەب و تووشی هەڵا بێ کە هەڵی کرد دەرئەنجامی باش نابێ ئەجر و پاداش ڕۆژەکەی کە مەکاتەوە ئەجا دوای ئەوە خوا نەخواستە کەسانێکی ئەزیزی لێ ئەڕەنجێ لە بڕێ بۆ ئەو تووشی و ڕەنجانە نەبین هەتا بۆمان کرێ ئارامگر بین خۆڕاگر بین لێبوردە بین باشتر و چاکترە و پاداشیشمان زۆرترە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ مامۆستا سپاس بە ومێدین ڕۆژووی هەموو مسلمانان و هەموو ڕۆژوانانی قبول بێ زۆر سپاس بۆ مامۆستا ئومێد عومەر باوەمردەی کە بەڕێزیان زانای ئاینی بوون لە ستودیۆ بەیانی کورسات نیوز لەگەڵ مامون سپاس بۆ بەڕێستان.